ساڵی 1930 بۆ 14 سید حسێن حوزنی موکریانی بە ڕەحمەت بێ لە حەلەبی وڵاتی سووریا بەهۆی مۆر هەڵکەندن و لەسەر بەردەڵکۆڵین بەو پارەی کە خڕی کردوتە دەچێت لە وڵاتی ئەڵمانیا چاپخانەیەک دەخرێت و دەهێنێتەوە حەڵەب. بەڵام بەهۆی ئەوەی بەهۆی ڕێکەوتنامەی سایکس بیکۆوە وڵاتی سووریا بەر فەڕەنساکەوێت تەنگ و چەڵەمەی پێڵەچن و ناچاریەکەن کەوا چاپخانەکەی بگوازێتەوە عێراق و پاشیش دەهێنێتە ڕەواندز. راپۆرتێکی هاوکارمان ئازاد ئۆمەراوەیی دەبینین لەسەر چاپخانەکەی حسێن حوزنی موکریانی گوێ موکریانی برای و ڕۆڵی ئەو چاپخانەیە لە بزافی ڕۆژنامەگەری کوردی و دەرکردنی گۆڤاری زاری کرمانجی و ڕۆژنامەیەکی تر. زۆرن ئەوانەی گرنگیان بە بواری نووسین و بەرەو پێشبردننی بواری ڕۆژنامەگەری کوردی داوە. لە سەدەی 20م حوسێن حوزنی موکریانی شێکێکە لەو کەسانەی لە بواری ڕۆژنامەکەری کوردی دەوری باڵای هەبووە لە ناو کووردا و یەکەمین کەس بووە چاپخانەی بۆ چاپکردنی بەرهەمە نووسراوەکانی زمان و وێژەی کوردی دامەزراندووە. موکریانی لە ساڵی 1950دا لە شاری حەلەب چاپخانەیەکی بچووک دادەنێت. دوای 10 ساڵ خەونەکەی دەکاتە واقیع و لەسەر بەردارەقەکانی خەرەند مێژوویەکی ئەبەدی بۆ خۆی دەنووسێتەوە. لە ساڵی 1925 چاپخانەکەی بۆ کوردستانی باشوور و شاری ڕەواندز دەگوازێتەوە. ئەمەش کاریگەری لە بەرەو پێشبردننی ڕۆژنامەگەری کوردی هەبووە لە دەڤەری ڕەواندز و هەرێمی کوردستان. حوزنی موکریانی کە هاتوتە ڕەواندز و هەم چاپخانەی دانەوە چاپخانەیەشی لە ئەڵمانیا هێناوەتە سووریا لە سووریا ڕاستەخۆ هێناوێتە ڕەواندز کە لێرە دامەزراوە لە ساڵی 1925 لەوێ ڕۆژنامەی دەرکردووە ڕۆژنامەیەشی دەرکردووە بە ناوی زاری کرمانجی تەواوی دیکۆمنتەکان و تەواوی ئەدیا و ڕوئیای ئەو شارەی لەوێ هەڵی ڕگەشتیە. تاکو ساڵی 1943 دوور خراوەتەوە بە هۆکاری سیاسی دوور خراوەتەوە بۆ بەغدا و بۆ هەولێر و لە هەولێریش بۆ بەغدا دوور خراوەتەوە تاکو لە بەغدا کۆچی دوایی کردووە. کە لەو کاتەی حوزنی موکریانی دوور خراوەتەوە بۆ هەولێر و لە هەولێریش بۆ بەغدا هیچ چاپخانەکەی لێرە نەماوە هۆکاری بە سیاسەتکردنیش تەنیا هیچ شتێکی لێرە نەماوە. موکریانی دوای نیشتەجێبوونی لە قەزای ڕەواندز چاپخانەکەی دەخاتە کار و لە ساڵانی 1926 تا ساڵی 1932دا گۆڤاری زاری کرمانجی پێچاپ کردووە و لەو ماوەیەدا 24 ژمارەی لێ بڵاو کردوتەوە. موکریانی سەرەڕای دەرکردنی گۆڤار توانیویەتی 14 کتێب بە چاپخانەکەی بەچاپ بگەێنێت. لەپاڵ ئەم چاپخانەیەدا کە حسێن حوزنی موکریانی لە وڵاتی ئەڵمانیا هێناوێتی و کامێرایەکی فۆتۆگرافیشی هێناوە توانیوێتی بەو کامێرایە وێنەی کۆمەڵی کەسایەتی و شاعری دیاری کوردستان تۆمار بکات بۆ نەوەی ئێستامان. کۆمەڵێک لەو وێنایانەی ئێستاوی شاعرە کۆنەکان دەبینین بەشێکیان بە کامێراکەی حسێن حوزنی موکریانی گیراون. لەپاڵ زاری کرمانجی حسێن حوزنی موکریانی هەر لە شاری ڕەواندز کۆمەڵێک کتێب لە چەند بوارێکی جیاواز لەسەر مێژوو لەسەر هونەر لەسەر بەخێوکردنی کرمی ئاوریشم و کۆمەڵێک بواری دیکە چاپ دەکات و نزیکەی لەو کتێبانی کە چاپی کردوون و کتێبی شێوەی کتێبن نەک نامیلیکە خۆیان لە زیاتر لە 14 کتێب دەدەن دیارتنیە لەوانە مێژووی میرانی سۆرانەکە هەر بەو چاپخانەیە چاپی دەکات. حسێن حوزنی موکریانی 2000 کە چاپخانەکەی لە ساڵی 1932 لە ڕەواندز دەگوازێتەوە بۆ هەولێر لە شاری هەولێر بە هاوکاری لەگەڵ جێوی موکریانی برای گۆڤاری ڕووناچی لە شاری هەولێر دەدەکەن. ئەمە ماڵی موکریانیە لە قەزای ڕەواندز ماوەی زیاتر لە 5 ساڵا بەردی بناغی بۆ دانراوە و نووسینی سەربەردی بناغەکەی سپی بۆتەوە تا ئێستا دەست بە نۆژەنکردنەوە و چاکردنەوەی نەکراوە کەوا بڕیار وایە بکرێتە مۆزەخانەیەکی گرنگ. لە هەرێمی کوردستان بەهۆی باڵادەستی حیزب و ڕێگری و فشارەکانیان بۆ سەر ڕۆژنامەنووسان لە سەدەی 21 ڕۆژنامەگەری کوردی ڕۆژ دوای ڕۆژ ئاستەنجی بۆ دروست دەکرێت و ڕۆژنامەنووسانی بوێر مەترسیان لەسەر ژیانیان هەیە. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام تایبەت بە پەیامی ڕۆژ قەزای ڕەواندز.